مصطفى فلادم دانشتوی شاری هەولێرم لە گایشی مۆبایلی مەشغولم چەندین ساڵە لە 2006 لەناوی شەم چەندی ساریش دەکەم بەڵام تا ئێستا مۆبایلیشم نییە بەکارم نەینایە مۆبایلی خۆ حەزم پێی نییە بۆ لەبەرەوەی زۆر ماندی دەبم پێیەوە ناوەڵا الحەمدوللیلا لەما تاکو سەر چێشم لۆ دروست نەبووە بەتایبەتی خێزانەکەم شوفێرە زیاتر احتمال زۆر لە سەوی دەکەم بەڕاستیە هەست پێ ناکەم کەەوە مۆبایلیشم نەبی بۆ شاوی لۆ پڕ کردیمەوە بەعقەت چێشەم لۆ دروست نەبووە تا ئێستا الحەمدوللیلا ئەروەکو قەدیم پێشان کوو کابرا دەهات دەچۆت جیرانەکان یاخود کابراش ناردەگۆ خزم کەسکەت ئاگادارکەوە برێ فران مردیە هەموو خەڵک خردەبەوە دەهات ئێستاش هەم هەوش قەدیم ئەگەر یەک بمری نێزیک بی ئامۆزایەک دۆستەکە عبابەک دەی خەبەر دەری فران مردیە با بچنە سەر قەبرا ئەوە چێشەکە ئەوە لە من ئاسانکاری ئەو چ قەدیم دەچمە دویان بشت کابرا دێتن دەرێ بە چەندی ئەو مۆبایلەی من چا دەبێ مثالە مەحمەلەی لەگە دەکەی کۆتای پێدەین بەڵام کاتەکەی دەمینێ کاتەکەش مثالە ئەو مۆبایلە بە 20 دقەی تەواو دەبێ ئەمە نارم 20 دقەیت کەورە بۆ دەرم نی ساعت کەورە بۆ یاخود 45 دقەیت کەورە مۆبایلەکەت ببەوە کاتەکەی دەسە دەدەمێ احتیاجی ئینشاڵڵا دەردەچ لە موعیدەکەی خۆم